ئەو کەسانی کە ئاسانکارن لە فتوایە ناڕۆی لەوان ناپرسی، یعنی معقول نییە تۆ لە مەدخەلی بپرسی دەربارەی جیهاد، هەر ئیلغایە کات. معقول نییە لەسەر سیاسەتی شەرعی تۆ لە دیموکرات خوازێک بپرسی وەکو ئیخوانی مەشرەبەکان. حکمی ئێرانیزم وە کارکردن لەگەڵ ئێرانە لە کۆمەڵ بپرسی. حکمی دعوە و بانگەواز و حکمت و شتانە مەسەڵەن لە کابرای بپرسی لە ساحەی جیهادەکەی و چەکەکەی لە شانایە وڵە بگرە پێیچێش. لەبەر هەر یەکێک لەوان یان لە مەلای ئەوقاف بپرسی بڵێ یارێ پارەی ئەوقاف حەڵاڵەیە حرامە و خۆی تێری لێ خوارد و خانووی لەسەر دروست کردو تو چی لێ پرسی تۆ لەبەرەوە بێ بگەڕێ دیسان بشگەڕی بزانی ئەو کەسی کە لێ پرسی فتواکە ئەهلی فتوا بێ و لەوانەش نەبێت کە ئاسانکارن لە مەجای فتواکەیە. تۆ لە کابراایەک لە سعودی خۆ عالمێکی گەورەی سعودی لێ پرسی بڵێ هەل يجوز الخروج على الحاكم حمەی بن سلمان، جائزە لێ ئەمە خروج کەم دژی ئەمە شۆڕشکەم چۆن ڕێگاتەدا چۆن ئەڵێ بەڵە باش ناشکرە دیسان تۆ بڕێ بگەڕێ بە شوێن ئەوە چێ وەڵامی ئاسانە دەداتەوە. مەسەن یەکێک وەڵامەکەی دایتەوە باسی ڕێباکە بوو تۆ لە منت پرسیوە من ئەڵێم حرامە وەری نەگری بە هیچ شێوە توخنی نەکەوی، پارەی بانک وەرنەگری بۆ خانوو زۆر خەتەرە گوناحەکەی ئەگەر هەفتا بەش بێ بەشی هەرە کەمی کە گوناحی پێوەیە وەکو وایە مسلمان زینا لەگەڵ دایکی خۆی بکات لە کەعبە. ئەمە حەدیثە من بۆم جێڕاویتە تۆ ئەلبانی بە سەحیحی داناوە تۆ قسەکەی من وەرنەگری بڵێ بابە ئەنە هەر توندڕەون بڕۆیت و بەلای خوانی مەشرەبێک بڵە بابە وەریگرەوە چیەزانەوەوانە ئەوەندە توندڕەون ئەوەندە توند و تیژن بابە ئیسلام ڕەحمەتە وەزانێ موتومانە ئیسلام غەزەبە. لەبەر نابێ بڕێ بە شوێن ئەوەشە ئەنجا هەر کەسێک بگەڕێ بە شوێن فتوای ئاسانە نەتیجەکەی زەندیق دەرەچێت وەکو ئیمامی القەیم ڕەحمەتی خوای لەبەر ئیغاثەة اللەفان مجلدی یەکەم لاپەڕە 228 ئەفەرمێ 228 من تتبع ما اختلف فيه العلماء وأخذ بالرخص من أقاويلهم تزندق. هەر کەسێک شوێن ڕاجوێیی زانایان بکەوێت و شوێن هەر ئەوانە وەربگرێت کە ڕخسەتیان تیادا و ئاسانکاریان تیا کردو نەتیجەتەن تووشی زەندەقە ئەبێ.